وتیان دەبێ هیچ پارەیەک بۆ هەرێمێنێت. لە دوای ئەوەی حکوومەت و پەرلەمان ڕێککەوتن بۆ چارەسەرکردنی کورتهێنانی دارایی و دابینکردنی موچەی فەرمانبەران حکوومەت قەرز بکات، بە وتەی شیروان میرزا بڕی قەرزەکە بە 12 تریلیۆن دینار دیاری کراوە. ئەندامانی لیژنەی دارایی داوایان کردووە لە حکوومەت کە پشکی هەرێم لەو قەرزەدا نەبێت، بۆیە کورد لەو کۆبوونەوەیە کشاوەتەوە. هەندێک ناکۆچیان لەگەڵی هەبوو یان باڵێن دژی بوون بەشێک لە پەرلەمانتارانی ناو لیژنەی دارایی بە تایبەتی لە شیعەکان بە حکمی دەڵێن حکومەتی هەرێمی کوردستان هیچ ئیلتیزام ناکات تا ئێستا نەوتی ڕادست نەکردووە، داهاتی ناوخۆی نەگەڕاندوێتەوە، داهاتی گومرگەکانی نەگەڕاندوێتەوە، ویستیان فەقەرەکە هەر لا ببن. ئێمە پێمان وا بوو کە لابرنی ئەم فەقەرەیە غیتای قانونی لا دەبا. بیانووی پەرلەمانتارانی عێراق ئەوەیە حکوومەتی هەرێم پابەت نەبووە بە ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا و چاوەڕوان دەکرێت لە کۆبوونەوەی سەرۆکی کوتلە سیاسیەکان ئەم پرسە یەکلا بکرێتەوە. پێش دەنگدان لەسەری جارێکی دیکە لیژنەی مالیە کۆ بێتەوە یان سەرۆکی کورتە کوردستانیەکان بزانین لەگەڵ کوتلە کوردستانیەکان لە گفتوگۆدا دەبین، بزانین بە چ شێوەیەک بە چ نەسێک هەم زامنی موچەی فەرمانبەرانی هەرێم بکەین لە یاساکەدا و هەم شتێکیش بکە قابلی جێبەجێکردن بێت. بە پێچەوانەوە من پێم وایە ئەگەر ئەو داواکارانی ئێمە لە یاساکەدا نەچەسپێ بەیانی کورد بەشداری کۆبوونەوەکەی پەرلەمان ناکات. حکوومەت و پەرلەمان ڕێککەوتون لەسەر پرۆژە یاسای قەرز و چاوەڕوان دەکرێت لە دانیشتنەکانی ڕۆژانی داهاتوو دەنگ لەسەر ئەم پرۆژە یاسایە بدرێت. بە مۆشێخانی گەلی کوردستان، بەغداد.